آخر ساڵی کۆلێژی کوشتگاڵ دەستم کردووە بە بەخێوکردنی هەنگ ینی بۆ ماوەی 6 ساڵە بە ئیشی هەنگاوانی ئەەکەم. من هەر خۆم پێش چوونم بۆ کۆلێژی کوشتگاڵ حەزی بەخێوکردنی هەنگم هەبوو، هەر ئەو هۆکارەش بوو وای کرد کە من بڕۆمە ئەو کۆلێژە. آخر ساڵی کۆلێژی کوشتگاڵ دکتۆرێکی زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد هێندە بە شیرینی باسی بەخێوکردنی هەنگ و ژیانی هەنگی ئەکرد. منیش هەر بڕیارم لە هەمان ساڵ هێشتا چاوەڕێی کۆتایی خوێندن نەکەم، لە هەمان ساڵ 2 سنووق هەنگم کڕی بە قەرز و دەستم کرد بە پرۆژەکەم. ئێستا زیاد لە 100 هەنگ بەخێو ئەەکەم، جگە لە هەنگەڵانی خۆم سەرپەرشتی 2 هەنگەڵانی هاوڕێشم ئەەکەم. لە شارباژێر لە گوندی بێورێ هەنگەڵانەکەی خۆم لەوەیە، وەگوتم سەرپەرشتی هەنگەڵانی تریش ئەەکەم. دانێکیان لە بناری پیرەمەگرونە لە لادێک ناوی قزلەرە، ئەوکەی تریشان لە منتقی قەندیلە. بڵێ ئەمە هەنگوینی بۆڵەیە هی منتیقی قەندیل کە ئەگەر دیقەت بی ئەمە ئەم هەنگوینە کەمێک لینجیتیایە و هۆکاری لنجێتی بووی ئەو جۆرە گوڵە سروشیانەیە کە لەو منتیقەیە. ئەمە هەنگوینی شارباژێرە گەردی قەت بێ. ئەم کاتێکە ئەی خۆی بە حکمیەوەی ئێمە لەو لادەیە زۆرترین گوڵی سروشتیمان ترش و درکە زەردە و هەندێک لە گوڵەکانی تر وەکو گوڵە بەیبوون ئەوە لە بەهارە هەمانە. کاتێکە تامی ئەەکەیت نەکەیەکی ترشی و هەست بە کزانەی قورگت ئەەکەی. هەنگوین تەبعەن هەمووی شیرینە، بەڵام ئەمە لە دوای تامکردن ئەو هەستت بۆ دروست ئەبێ. خۆی تام ینی جۆری جیاوازی تامەکان هیچ پەیوەندی بە باشی هەنگوینەکە نیە، بەڵام ناوچە بە ناوچە تامەکەی ئەگۆڕێ. لەبەر چیش ئەگۆڕێ؟ چونکە ئێمە لەو ناوچەیە هەندێک گوڵی سروشتیمان هەیە، گوڵی خۆڕسکمان هەیە، لە ناوچەیەکی تر نیمانە. بۆمە لە کوێستانەکان هەندێک گوڵمان هەیە کە هەرگیز لە دەشتایەکانە ناڕوێن. یعنی ئەم جیاوازی تامە هۆکارەکەی جیاوازی ڕوەکەکانە. بەس وەکو کوالیتی ئێمە هەمیشە هەنگوینی هەموو ناوچە جیاجیەکانی کوردستان هەمیشە لە پێشانگانەوە دەوڵەتیەکان لە ئاستی یەکەمی هەنگوینی هەموو جیهان بووە و جیاوازی کوالیتیەکەی بەپێی شوێنەکان ئەگۆڕێبوون هی ناوچە شاخەوەکان لەگەڵ دەشتەکان لەگەڵ ئەوانەی کە لە ناو شارەکانان بە تاکیدی ئەگۆڕێ. بەڵام زیاترینی پەیوەندی هەیە بە جۆری گوڵەکانەوە، یعنی هەتا زۆرترین جۆری گوڵی سروشتی لەو ناوچەیە هەبێ کوالیتی هەنگوینەکەت بەرزترە. خۆی ڕاستیەکەی هیچ پێویست بە ترس ناکە، ئەوان کائینێکی ئەمەندە پاکن، یعنی هیچ پێویستی بە ترس نیە. ڕاستە بەڵێ ئێمە خانمەکان هەمیشە لە هەندێک زیندەوەر ئەترسین کە هیچ پێویست بە ترس ناکا. بە ڕاستێکە کردتۆ بیهێنی ئەمە تەنها خەیاڵەکە لە مێشکی خۆمان دامانەوە کە پێویستە لەم زیندەوەرە بترسین. من لە ساڵی یەکەمی دەستپێکردنم بە ئیشەکەم لە 2 سنووق هەنگەوە دەستم پێ کردووە. وەگوتم ئێستا زیاد لە 100 سنووق هەنگم هەیە و جگە لەوەش سەرپەرشتی هەنگەڵانی هاوڕێکانم ئەەکەم و چەند خانمێکی ترش لەژێ دەستی منە فێری هەنگەوانی ئەبن. بەڵام بۆ دوکان ڕاستێکی من بە حکمی ئەوەی پیجی ئۆنلاینم هەیە، ینی بۆم ناکرێ لەسەر دوکان و ئەوە هەنگوینەکانم بفرۆشم. هەڵاڵی گوڵەکە هەنگەکان کۆی کردوێتەوە لێرە کەپسی ئەەکە بە جۆرێک کەپسی ئەکا کە شەی هیچ ئەو نە ئەیپەستێ بێ بە هیچ جۆرێک هیچ شەیەک و هیچ هەوایەکی تیان ناهێڵێ. سوودی ئەمە چییە؟ ئەمە تەبعەن ئەبێ لە ماوەکی کەما بخورێ لەبەر ئەوەی هەست بە ترشاندنی هەنگوینەکەکە ئەگەر کەسێک لێ نەزانێ. سوودەکەی بۆ ئەو مناڵانەی کە کەم خوێنن کە مادەی ئاسنیان کەمە، ئەم هەنگوینە زۆر ئیسفادەی لێکە، یان بۆ ئەو گەنجانەی کە وەرزش ئەکەن پێویستیان بە پرۆتینی زیاترە. ئەمە سوودێکی زۆری هەیە بۆ ئەو کەسانە. سوودی زۆرتر هەیە بۆ ئەو خانمانی کە کێشەی ڕەحم و مناڵان و ئەوانەیان هەیە، ینی لە موادە کیمیاکە زۆر باشە. ڕاستە هەمیشە موادی کیمیاوی حەپ و دەرمانەکان نەتیجەیەکی سەریع ئەدەیاتێ، بەڵام مادە سروشتیەکان خۆراکە سروشتیەکان و سوودەکەی زۆر زیاترە، هیچ زیانێکی لاوەکی نییە، بەڵام مەفعولەکەی خاوە، یعنی بە ماوەیەکی درنگ هەست بە چارەسەرەکەیەکەی. ئێستا ئەمە بۆ مناڵێکم داناوە کە مادەی ئاسن و خوێنی کەمە. دوای مانگێکتر پێشم وتون کە نەتیجەکەیم بۆ بنێرنەوە زۆر دڵنیام لەوە، چونکە من پێشتر لەسەر مناڵی تریش تاقیم کردو، لەسەر خۆمان تاقیم کردێتەوە. ئەمە سوودێکی زۆری هەیە بۆ ئەو کەسانی کەم خوێن و مادەی ئاسنیان کەمە. تۆ بارانەکانی دەوڵەتی تورکیا
کاریگەری زۆری کردوتە لەسەر هاوڕێ هەنگەوانەکانم کە لە ناوچە سنووریەکانە هەنگاوانی ئەکەن بوونە لە منتیقەی گەڵاڵە و قەندیل و ئەمە چونکە بەڕاستی ئەم ترس و دڵاوڕاوکەیە کە ئەچێتە ناو ئەو ناوچە سنووریانە بەڕاستی تااقەتی ئیشکردنیان نامێنێت لە هەندێک کات ئەو تۆپبارانە ڕێک لە ناو ئیشەکانی ئەوانە لە ناو حەقلەکانی ئەوانە جگە لە ئەوەی کە هەنگەکانیان ئەفۆتێ ئەوانش بەڕاستی ترسێکی ویان هەیە ناتوانن دووبارە دەستکەنەوە بە هەنگەوانی ئەمەش تەئسیرێکی زۆر لە بەرهەمی ناوخۆ ئەکاتەوە هەتاکو هەنگەوانت کەم بێتەوە یان پورە هەنگەکانی کەم بێتەوە بێگومان بەرهەمی ناوخۆ ژێرخانی ئابووریدا ئەبەزێت خۆی ڕاستێکی ئەمە تایبەتە بە حکوومەت چونکە ئەمە ئیشێک نییە لە دەسڵاتی هاوڵاتێکی ئاسایی بێ و پاشان بۆ بەرهەمی ناوخۆ ئەگەڕێتەوە بە وەزارەتی کوشتتوگاڵ و وەزیری کوشتتوگاڵ کە پێویستە کە ینی قسە و ینی ڕئی خۆیان هەبێت لەسەر ئەم بابەتە چونکە ئەمە کاریگەریکی زۆری هەیە لە دابەزین و کەمبوونەوەی بەرهەمی ناوخۆ و بەرهەمی خۆماڵی هەم هەنگەوانەکان و هەم دابەزینی ژێرخانی ئابووری. خۆم و کوڕەکانم و منداڵە گچکەکانم و هەمومان بە هەنگەوە مەشغوڵین کە بەهار دەهات هەمومان سەرقاڵی هەنگ بە خێوکردنی شکو بەهاران بەڕاستی ئیشێکی تایبەتی دەوێت عزیەتێکی زۆری دەوێت گواستنەوەی دەوێت کاتی گەراڕشن و کوورە و ئەوەی دەوێت جۆری هەنگوین سندوق مێوی بۆ دادنین ئەو مێوەی خۆمانە دەی کوڵێنین تەبعی دەکەین بۆی دانێنینەوە لە بازاری شەیە مێویتە بەکراوە بەڵا لە بازاری کەسێک شارەزانە بێ هەنگوینی تورکی هەیە هەنگوینی تورکی شانەکەی لایلۆنە لە 100 تا 80 لایلۆنە بیستیکەی مێوە لەگەڵی دەیە ئەو بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیە دەیەخیتە سەرگیانی هاوڵاتیان ئەو مێوە حادیە مێوی ئەسلی خۆمان دەکوڵێن نێمە و کەڕەشان و مەڕەشانە تەبعی دەکەینەوە دەکەینە قاڵ بوو دەیبین لە تەبعی دەکەین وەکو قاغەزی دەریێکاتەوە ئەوەی بۆ دادنێ گوینی ئەسلیش کڵۆکڵۆ دەبێ بەڵات چۆن دەبێت کڵۆکڵۆ وەکو ڕۆن لەی دەیان گوینی ئەسلی منتیقی قەندیل گوڵ و گیایەکی تایبەتی هەیە ژوێنی کەرکۆڵ چەور کیسوێ ئەوانە شیلەی تایبەتیان هەیە تایبەتی شیلەی گوێنی دەمەی من کاتی خۆم منداڵ بووم لە بڵین لە هەفتایەکان گچکۆکە بووم هەمان بۆ دایانگو ڕسقاوە ئەو کاتی ئێستا دەڵێن ڕواوەتەوە وەکو ڕۆنی لێدات هەنگوینی ئەسلی وەکو ڕۆنی لێدێ بەڵا ئەوەی زەبر دەبێتەوە ئەوە هەنگوینی شەکرە منەوە عەکیدی کە زەبر دەبێتەوە و زەردا ئەوە هەنگوینی گوڵە بە ڕۆژەیە هەنگوینی گوڵە بە ڕۆژەش دەمەی کە شەکرشی لێ وەکو شەکری لێدێ زۆریش دەرمانە هەنگوینی گوڵ بە ڕۆژەی بەڵا تامی خۆشنی هەنگوینی گوڵ بە ڕۆژە بەڵێ دەوڵەتی تورکیای تەقسیری زۆری کردوینمە سەر ژیان هاوڵاتیان من بەخۆ بە منداڵەکان زار هەیە منداڵە گچکەکان هەر زۆر دەدەسێن گڕی تیارەی دێ زۆر دەدەسێن شکو لە بەرەوەی منداڵ و نایاندیوە و تەقوتۆقە وەکو خۆمان دەوڵەتی تورکیای زیانێکی زۆرمان بەردەکەوی لەبەرەوەی دەوڵەت تورکیای ڕەشەکوزی لێ دەدا فەرق پێ ناکە جار هەیە لە یەدا چەندەها هاوڵاتیمان شەهید بوون لەو بناری قەندیلی ینی هاوڵاتی بوون و لێی داون تێرە وجا هەنگەکانمان حینی شت جار هەیە لێی داوە ئەو پوش و پاڵە سوتاوە هەنگەکەمان زیانیان بەرکەوتووە ژیان بڵێن زەرەر بەرماڵاتی کەوتووە ماڵات بەرکەوتووە سوتاوە نی ئەوانە هەموو بووەی دەوڵەتی تورکیا بەڵا هەتا ئێستا هیچ کەسێکی ڕێگر نەبووی دەوڵەتی تورکیای بڵێ کاکە ئەوانە سەبیل و نابێ لەیان دەرێ و فەلاحە و خەڵکێکی هەژارە و ئەوانە کەستە تا ئێستا ئەو لێدوانەی لەسەر نەکردووە هیچ وڵاتێکی ئەو بەڕاستی ئەرکی سەرشانی حکوومەتی عێراقیە ئەرکی سەرشانی هەرێمی کوردستانە پەرلەمانی کوردستان بێنە دەنگ لەسەرەوەی بەڕاستی شتێکی زەرورە پەرلەمانی عێراقی بەڕاستی دێ بڵێ کاکە تورکیا ماقول نییە خاکی عێراق تۆپباران دەکات ئەمە هەمومان ئەولادی ئەو وڵاتینە ئەولادی عێراقین هەمومان یەک بە تورک و عەرەب و کوردەوە هەر یەکە بۆ تورکاکە وڵاتی عێراق تۆپباران دەکات سەردەمی سەدامی گۆڕ بە گۆڕ کە یەک شتی هاتپاوی دیوەی کاکە وێرانی دەکرد ئاگریتی بەرەدا